بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. برایانی بەڕێز و خۆشەویست، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بڕژێ بەسەر هەموو لایەکماندا و خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکاتن و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن. خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکات، بە موسڵمانی بمانشێنێ، بە موسڵمانی بمامرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە یا رب العالمین. خۆشحاڵم کە لە دەرسێکی دیکە لە شەرحی مەتنی عەقیدەی تەحاوی بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگارە و دەرسە بخاتە تەرازوی حەسەناتمان و خوای پەروەردگار تەرازوی چاکەکانمانی پێ قورسکە ئینشاء الله تعالی، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە ئینشاء الله تعالی. لا فقرية شنو دفرمي وفي دعاء الأحياء وصدقاتهم منفعة للأموات. وبعد شيء استياره وإن شاء الله استفادة لذا كين لوي دفرمي لدعاء زيندوان وخير صدقي زيندوان منفعة للأموات. سودو قازانز با مردوان دقينيت. طبعا هرشتك زي مشتمر بوبي رحمتي خوای لێ بێ شەیخی تەحاوی لە بابی عەقیدە هێناویەتی لەو کتابەی دەرجی کردووە وەکو ڕێی ئەهلی سونە و جەماعە، وەکو ڕێی سەلەف ڕەحمەتی خوایان لێ بێ، بۆی کە جیا بکرێنەوە لە فیڕەق و پێڕ و تاخمی گومڕاکە ڕێی شاز و سەیر و سەمەرەیان هەبوون. لەبەرەوە زەرورە ئینسان بزانێتن چ شتێک سوود و قازانج بە مردوو دەگەێنێ بۆ ئینسان خۆی پێوە ماندوو کات. برا بە ڕێزەکانی خۆم، ئەمە ناسمە سەر ئەو شتانەی کە خیلافی، یان ئەو شتانەی کە نەسی لەسەر نییە. ئەو شتانەی کە نەسیان لەسەرە کە ئینسان دەتوانێت سوود و قازانج بە مردووەکانی بگەێنێتن و ئەو مردووانە لێی بەهرەمەند بن. بە تایبەتیش جارێ یەکەم دوعا کە هەموو مردوویەک لە دوعای تۆ، مردوو زیندوو لە دوعای تۆ سوودمەند دەبێت. وە گەورەترین شتیشە دوعا. برا بەڕێزەکە زۆر کەس وەچی گوتی دوعا بە تەماشەیەکی یعنی سەطحی تەماشەی دەکات. دوعا ئەگەر بە شەرت و شروعی خۆی بکرێتن، بە مەرجی خۆی بکرێتن، گەورەترین عیبادەتە. نە کابرا جاری وا بینی وە کابرا دەیەوە دوعایە کاتن هەر نیو دەقەی جارێ نە بەخۆ دەزانی چی گوتووە، نەدەزانی لە چێ پاڕاوەتەوە، نەدەزانی بۆ چێ پاڕاوەتەوە. ینی دوعا دوای دێنە سەرێ فەقەڕێکی تایبەتە. بەڵام بۆ مردووان لێرانە وفي دعاء الأحياء وصدقاتهم منفعة للأموات. دوعا بۆ مردووان برا بە ڕێزەکانی خۆم، یعنی تەماشە کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەربارەی دوعا دەفەرمی وەستەغفر لذەنبیک وللمؤمنین والمؤمنات. استیغفار لە کەم و کوڕیەکانی خۆت بکە و لە بۆ ئیمانداران لە بۆ ژنان و بۆ پیاوانیشیان. أو جا خوای پەروەردگار دەفەرمی ربنا اغفر لي ولوالدي وللمؤمنين يوم يقوم الحساب. خوایە لە فکرتان نەچێت دائیمەن ئینسان کە دوعای کرد خۆی پێش هەموو خەڵکێکی، خۆت لە هەموو کەس ئەولاتری کە دوعا بۆ خۆت بکەیت. ئەو جا بۆچێ؟ بۆ دایک و باوکت وەلیوالیدەیە. ئەو جا بۆچێ؟ وللمؤمنين يوم يقوم الحساب، لە بۆ ئیمانداران کە ڕۆژی حەشر و حیساب دێت. ئەوە دوعا برا بە ڕێزەکانی خۆم بەبێ
جیای بەبێ ڕازیایی دەیان ئاەت و حەدیسی لەسەرن کە بە مردوو دەگاتن. ئەوەی یەک. ئەوجا دەفەرمێ وەسەدەقاتهم منفعة للأموات. خێر و سەدەقە بە مردوو دەگاتن برا بە ڕێزەکانی خۆ. خێر و سەدەقە دەبینی مەسەڵەن دەی مەبلەغە پارەیەکی دەدێ فەقیرێکی، سەدەقەیەکی جاریە دەکەی، شتێک دەکەی ئەو شتە ناوی ئەوەی لێبێنە، ناوی ئەو شخصەی لێبێنە کە دەتوێ هەدیەی بکەی. خوایە پاداشتی ئەو چاکەیەم بۆ ئەو مردووەم، دایکتە، باوکتە، براتە، دۆستێکی نزیکتە، شەرنی هەر دایک و باوک و برا بێتن، دۆستێکی نزیکتە، ئەو دۆستە نزیکت پێویستی بە خێر و سەدەقەی تووە، پێویستی بە دوعای تووە. مەسەلەی سەدەقەش برا بە ڕێزەکانی خۆم ئەویش بە مطلقی جا هەر شتێکی کە لە بابی سەدەقەیە ئیشکالی لەسەر نابێتن و بە مردوو دەگاتن. بینە سەر بابی عیبادات، ئەو عیبادەتانەی کە ئینسان دەیانکە چ شتێک لەوانە بە مردوو دەگاتن. جارێ یەک شت زۆر گرینگە برا بە ڕێزەکانی خۆم، هەر شتێک ئینسان ئەگەر کەسبی دایک و باوکی بێتن، ئاگاتان لەو خاڵەی بێتن، ئینسانێک مەبەستم چیانی ئەو منداڵە دەستی دایک و باوکی تێدا بێ کە پەروەردەی کرده بێتن، ڕێنمونی کرده بێتن، تەشجیعی کرده بێ بۆ ئیشی چاک. هەر شتێکە بیکا پێویست ناکە ناویشی لێبینیتن، پێویست ناکە ناوی لێبینی، هەرچی کە بیکە لە نوێژ، لە ڕۆژوو، لە جیهاد، لە سەدەقە، لە خێر و حەسەنات، لە قوربانی، لە حاج، لە عومرە، لە قورئان خوێندن، لە دوعاکردن، لە ڕۆیشتن بۆ نوێژی جەماعەت و گەڕانەوە، چەندی خێر بۆت و دەنووسرێت بۆ دایک و باوکیشت دەنووسرێت. چەندی خێر بۆت و دەنووسرێت بۆ دایک و باوکیشت دەنووسرێت. مادام ئەو دایک و باوکە ئەتۆیان پەروەردە کردووی پێتۆ ماندوو بوون و تەشجیعیان کردووی بۆ ئیشی چاک. نەک دایک و باوکی وا هەیە گلەیی لە منداڵەکانیان دەکەن، ئەڵێ منداڵەکان نابی نوێژێ بکەن، نابی بچنە مزگەوتێ، بە قسەیان ناکەن. ئێوە منداڵەکە بەچی کاورای گوتی بەرماڵی لە ئاسمانێش بفڕیتن یەک شت بۆ ئەو دایک و باوکەی نانووسێ، بۆ چکە دژی ئەو قەزیەی بووە، دژی سەلاحی منداڵەکەی بووە. برا بە ڕێزەکانی خۆم لە مەسەلەی عیبادات پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمودەیەکیدا دەفەرمێ جاءت امرأة من خثعم عام حجة الوداع فقالت يا رسول الله إن فريضة الله على عباده في الحج أدركت أبي شيخا كبيرا لا يستطيع أن يستوي على الراحلة فهل يقضي عنه أن أحج عنه؟ قال نعم. ئافرەتێک دێتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام لە حەجەت الوداع کە ئاخر حەجی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام، باوکم پیرە خۆ ڕاناگری لەسەر وڵاخەکەی، بەخۆش دەزانی حەج واجبە لەسەر عەبد و بەندەکان، ئایا گەر لە جیاتی باوکم حەج بکەم خوای گەورە حەجەکەی لێ قبول دەکا؟ فەرمووی بەڵێ. کەواتە لێرانە حەج بەبێ خیلاف، چکە فەرمودەی سەحیح پێغەمبەری لەسەرە عەلەیهی سەڵات وسەلام کە ئەو فەرمودەیە ڕێبەوەی دەداتن کە ئینسانی موسڵمان ئەگەر دایکێکی پیری هەبوو، باوکێکی پیری هەبوو، ئەو دایک و باوکە پیرە توانای سەفەرکردنیان نەمابوو، ئیمکانیەتیشیان هەبوو، یان ئەتوو بۆ خۆ ئیمکانیەتت هەبوو تەتەوعەن بۆیان بکەی، ئەتوانی حەجەکەیان بۆ بکەی. ئەو جا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەربارەی ڕۆژوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕێگای داوە کە ئینسان لە کەسێک ڕۆژووی لەسەر بێ، دایک و باوکتە، براتە، خێزانتە، خوشکتە، ئەو ئەقاریبانەی خۆت ئەتوانی لە جیاتی بە ڕۆژوو ببیەوە کە وەفاتی کرد. و لە ڕۆژوو دوو ڕەیی هەن برا خۆشەویستەکانی خۆم. ڕۆژووی نەزر
دەبێ بگیرێتەوە. ڕۆژووی نەزر ئەنی کابران نەزر بکا بڵێ ئەگەر خوای گەورە تەبارەک و تەعالا ئەو ئیشەم بۆ بکاتن و نەزر بێ لەسرە من یان وعد بێ لەسرە من 5 ڕۆژان بە ڕۆژوو دەبم. ئەو ڕۆژووی نەزری پێ دەگوترێتن ئەوە کەفارەتی نادرێ ئەو ڕۆژوە. ئەو ڕۆژە دەبێ بگیرێتن. ئەو ڕۆژە دەبێ بگیرێتن. بەڵام ڕۆژووی دیکەی کە لەسەر بێ ڕۆژووی واجبی لەسەر بێ لەسەر داکتە بابتە دەبینی نەخۆش دەکەوێت نەخۆشیەکەی زۆر قڕز دەبێ وەفات دەکاتن ئەو 5 ڕۆژوەی لەسەرن بەشێکی زۆری عولەما ڕەحمەتی خۆیان لێبێ دەفەرمون ئەو ڕۆژوانە کەفارەتەکەی بۆ بدە بۆی بە ڕۆژوو مەبە کەفارەتی بۆ بدە کەفارەتی ڕۆژووی چەندە ئەوەندەی بۆ بدە. ئەو ڕێی دیکە شەیەکە بە ڕۆژوو دەبی هەردوو ڕێی هەن. ئەوە چەند شتمان دەستکەوتنە ئێستا بۆ مردوو دوعا سەدەقە بە مطلقی و حەجکردن لەگەڵ چی دیکە لەگەڵ ڕۆژوو بە تایبەتی ئەگەر نەزری کردبێ لەسەرە خۆی. ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم زانایان هاتوون ڕەحمەتی خۆیان لێ بێتن هەندێک ئیستیدلالیان کردوون. ئەو ئیستیدلالانە دەڵێن نوێژیش و وەکو بڵێ باقی عیباداتی دیکە شەر پێی دەگات بەسەو هیچ دەلیلێکی لەسەر نییە مادام ئەو شتانش دەلیلیان لەسەر نین. پێغەمبەر باسی نەکردووە عەلەیهی سەڵات وسەلام ئینسان خۆی پێوە ماندوو نەکاتن بە تایبەتیش نوێژ برا بە ڕێزەکانی خۆم یعنی ڕۆژوو مەجال هەیە ئینسان نەیگریتن حەج مەجال هەیە ئینسان نەیکاتن تێگەیشتن بەڵام ڕۆژوو نوێژ کە مەجال هەیە ڕۆژوو حەج کە مەجال هەیە ئینسان نەیکا بەڵام بۆ نوێژ هیچ مەجالێک بۆ هیچ کەسێک نییە. لەبەرەندێش بەشێک عولەما ڕەحمەتی خۆیان لێبێ دەفەرمون نوێژ جێڕانەوە نییە لە جیاتی مردوو و نوێژی بۆ ناجێڕدرێتەوە. بۆ چونکە ئەو کەسەی کە مسلمانە و خۆی بە مسلمان دەزانێ دەبێ بزانێتن کە نوێژ چۆن ئەنجام دەدا چۆن نوێژەکانی دەکاتن دەبێ حاڵی بوو بێ لە مەسەلەی نوێژ ئەگەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە سەحابەیەکی بەڕێز دەفەرمێ ئەگە بە پێوە نەتوانی نوێژکە بە دانیشتنەوە بە پاڵ بوون و بە درێژ بوونەوە ئەوجا نەتوانی ئاو ئیستیعمالکەی دەست و نوێژ بشۆی تەیەموم بکە لەسەر جێگای خۆت لەسەر ئەگەر نەتوانی خۆ پاکوی هەموو قالبیشت پیس بوو چونکە قالب پاچی شەرتێکە لە نوێژێدا هەموو قالبیشت پیس بوو پشکە میزت پێوە بوو پشت پیسایت پێوە بوو کەسیش نەبوو پاکت کاتەوە لە کاتی نوێژەکەیدا نوێژەکەی خۆت بکە نوێژەکە دروستە و ئیشاڵڵا خوا وەرشی دەگرێت. لەبەرەوە مەسەلەی نوێژ کە مەجالی تێدانە ئینسان بیت سوێنی لەبەر هەندێک عولەما دەفەرمون نوێژ لەو بابەیدا نییە کە بۆ مردوو بجێڕدرێتەوە. بەڵام منداڵی ساڵح کە باسمان کرد نوێژکردنەکەشی پاداشتی بۆ دایک و باوکی دەچێتن یان براگەورەیە کە پەروەردەی کردوون دایک و باوکیان نەما بۆ ئەو براگەورە دێتە جێی دایک و باوکی لە گەیشتنی پاداشت پێ. لەبەرەوەش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ ئیذا مات ابن آدم انقطع عمله إلا من 3 هەموو کردەوەکانی ئینسان دەپچڕێنی لا 3 شت لە دوای خۆی دەبینەوە. علمێک کە بڵاوی دەکاتەوە بە خەڵکی ڕادەگەیەنێ هەتا ئەو علمە مابێ هەتا ئەو نسحەت و ئامۆژگاریە مابن هەتا ئەو خەڵکەی کە مەسەلەن ئیستیفادەی لێ کردووە بە خەڵکی دیکەی ڕادەگەیەنی پاداش بۆ خاوەنەکەی دەڕوات. خوای گەورە لەوانەمان حساب بکە یا رەب العالەمین. ئەوجا کەسێک کە سەدەقەیەکی جاریەی کردبێتن کانێکی ئاوەدان کردبێتەوە مزگەوتێکی دروست کردبێتن بەشداری کردبێ لە دروستکردنی مزگەوتێکی بەشتێکی کەمیش خەستەخانەیەکی دروست کردبێ مەکتەبێکی دروست کردبێت زادەوبانێکی دروست کردبن بۆ شوێنێکی کە نەدەچوون شت زۆرە سەدەقەی جاریە. سەدەقەی جاریە هەر مزگەوت دروستکردن نیە برا بە ڕێزەکانی خۆم. مزگەوتێکێکە لەو شوێنە گەورە و عەزیمانەی کە ئینسان پێویستەکە ئیهتیمامی پێ بدا کە شوێنی عیبادەت و خواپەرستیە. بەڵام دەبینی کە بۆ نمونە جاری وایە من بینیمە مزگەوت
لەو بەریزادەی مزگەوتێکە و لەو بەریزادە هاتوون مزگەوتێکی دیکەیان قیت کردوەوە بەڵام لە مقابلدا پێداویستی گەلێک زۆر بوون کە زۆر گرنگ بوون بۆ ئەو خەڵکەی کابرا نەیکردووە. ئەمە ناڵێن وڵا خێری ناگاتێ خێری دەگاتێ بەڵام مادام مزگەوتی لێیە ئەتوانی شتێکی دیکە بکەیت کە خێرێکی زۆر گەورە دەگات یان بچی نەقڵیکەی مزگەوتەکەی بۆ شوێنێکی دیکە کە مزگەوتی لێ نییە ئەگەر هەر حەریسی لەسەرەوەی کە خێری سەدەقەی جاریەت و هەر لە مزگەوتەکەدا بێتن. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم وەلد صالح يدعو له منداڵێکی ساڵح دوعای بۆ بکاتن. برا خۆشەویستانی خۆم لە مەسەلەی قورئان خوێندنیش ئەویشم لە یاد چوو کە پێتان بڵێم ئەویش خێر بۆ دایک و باوکت بۆ ئەو کەسانەی کە مەسەلەن مەبەستە ئەویش عولەما دەفەرمون ئەو خێرەی پێدەگا بەڵام ئەوە مەبەستم ئەوە نییە بڵێ وەڵا ئەو خەڵکەی کە بەسەرتەوەتی دەمرێتن لە تازیان کابرا بەکرێ دەگیرێتن دەهێنن بە پارە قورئانی پێدەخوێنن مەبەستم ئەوە نییە. ئەوە تیجارەتکردنە بە قورئان خوا پەنامانداتن بۆ ئەو کەسەی کە دەیخوێنیتن ها بۆ ئەو کەسەی نیە ئێستا خەڵکەکە کابراکە مردوێکی لێ مردوو بە ناچاری عادەت و تەقالیدەکەوا لێ هاتۆ کابرا دەبێ بێ قورئان خوێنێکی بێنێ دەنا دەبێتە گەڕە لاوژە ئەو خەڵکی کە لەوێن دەرێ دانیشتووە ئەو خەڵکەی بێدەنکاتن. لەبەرەوە برا بەڕێزەکانی خۆم ئەو قورئان خوێنەی کە تۆ لە ماڵەوە دەیخوێنی نەک ڕۆژێک و دوو ڕۆژانیش هەموو کاتێک کە قورئان دەخوێنی وەکو گوتمەگە دایک و باوکت دەستیان دە پەروەردەکردنی تۆدا هەبێ ئەو قورئان خوێندنیان پێدەگاتن و پاداشتەکەیان پێدەگا یان بۆ خۆت کە قورئان ختم دەکەی و قورئان دەخوێنی دەتوانی پاداشتی قورئان خوێندنەکەت هەمووی بەشێکی بۆ دایک و باوکت بنێری ناویان بێنی یان بۆ براتیان بۆ خێزانت یان بۆ کوڕەکانت هەر کەسێکی دەبینی کە لە پێشە تو وەفاتی کردووە خوای گەورە ئیمانمان سەلامت کە یا رب العالمین. ئەو جا دەینە سەر فەقەرەیەکی دیکە دەفەرمێ والله تعالى يستجيب الدعوات والله تعالى يستجيب الدعوات ويقضي الحاجات. ئەوش بابێکی زۆر فراوانە خوای گەورە تەبارەک و تەعالە دوعاکان وەڵام دەداتەوە وەڵامی دوعاکان دەداتەوە و پێداویستەکانیش جێبەجێ دەکاتن. خوای گەورە دوعاکان وەڵام دەداتەوە و پێداویستەکانیش جێبەجێ دەکاتن. ئەو بابێکی زۆر فراوانە لە بۆ دەرسی داهاتوو زیاتر هەڵوەستەی لەسەر دەکەین یانێگە تەماشەکەین برا بەڕێزەکانی خۆم. خوای گەورە تەبارەک و تەعالە دەفەرمێ وئیذا سەئەلەکە عیبادی عنی فئینی قەریب ئوجیب دعوة الداعی ئیذا دعان. بڕاندوویتەوە ئەگەر عەبد و بەندەکانی من لێیان پرسی ئەی محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام فئینی قەریب ئەمن نزیکم ئوجیب دعوة الداعی ئیذا دعان وەڵامی ئەو خەڵکانە دەدەمەوە کە دەپاڕێنەوە دوعا دەکەن و پێداویستیان هەن. ئەو جا خوای گەورە دەفەرمێ وقال ربكم ادعوني استجب لكم دوعا بکەن و لێم بپارن و وەڵامتان دەدەمەوە. برا شیرنەکانی خۆم پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام دەفەرمێ فێر بن شتە گچکەکانیش لە خوا داوا بکەن حتا دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام لە فەرمودەیەکی سەحیحدا دەفەرمێ گە قەیتانی پێڵاوەکەت پێویست بوو خۆ هیچ نییە قەیتانی پێڵاوەکەت پێویست بوو کە شتەکە هەندە کەمە لە خوای داوا بکە. مەڵێ وەڵا خوای گەورە هەر شتی گەورەی لێ داوا دەکەم شتی گچکە بچی دەست لە خەڵکی ئەو بکەی و پانکەی و لە خەڵکی ئەو بکەی خۆ زەلیلکەی هەموو شتی لە خوا داوا بکە. با کاتێکت هەبێ ئەو کاتە تایبەت کە بە پێداویستەکانی خۆت بۆ لای خوا. برایەکم بینی نەخۆش بوو ئەوەکەی زۆر سەرنجی ڕاکێشام گوتی کە نەخۆش کەوتم مۆزم هیچم نەبوو تو بخوایە خۆ نەخۆشیەکە لە لایەتوە تو ئەو خەڵاتت بۆ من ناردووە بەخۆش دەزانم پیاوێکی فەقیرم داوای دوشتانت لێ دەکەم هەم شیفام بدەی هەم تەکلیفی ئەو مەسروف و تێچووی ئەو نەخۆشیەشم بۆ سەرفکەوێ یا رب العالمین. خۆ بەستەکەەوە نییە بڵێ وەڵا کونێک دەخانی دەبێتن دێتە خوارێ چی زۆرە دەوڵەمەند و خوا پێدا و زۆرن. خوای گەورە دڵ یەکێک لەو دەوڵەمەندانە نەرم دەکاتن مسەخەری دەکاتن دێتن هەموو مەسروفەکەت بۆ دەجێڕیتەوە. نمونەش زۆرن کە باسییان کەین کە لەو واقعی ئێمەکە ئەوانەی بۆ خوا سوڵحاون و لەخوا پاڕاون و خوای گەورە چۆن بەچوو گۆتی دەروی خێری لێکردوونەوە. کاتەکەمان کۆتایی دێتن
لبو درسي داهاتو زياتر دين سر دعاء شرط شروط الدعاء وزيادة الروينة كردن لدعاء وأوانيك والله ميان دراوتو كخواي قبل بوي بهاز كردوين لقرآن تشين. وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم.